لەگەڵ بیرخستنەوەی دووەمە بین لە ڕەوتەوانێتی. وتمان زنجیرەی ڕەوتەوانێتی تایبەت بۆ ئاڕاستەکردنی ئەو برا عەزیزانە کە ئەیانوێ ببن بە ڕەوتەوان و لەگەڵمانە ڕێ بکەن و کۆمەڵکاریەکمان لەگەڵا دروست بکەن. ئەو کەسانێک کە قەناعەتیان کردووە بە یەکەم هەیە لە دەوری کرێکار کۆبەتۆ لە ناوی کرێکار و لە شخصیەتی کرێکار و کەسایەتێکی کاریزمی کە کاریگەری هەبووە لەسەری، یان ئەو متمانەی کە لە دڵ و دەرونی خۆی و لە هزری خۆیان بۆی دروست بووە کە ئەم کەسە دیندارە ڕاستگۆیە لەگەڵ خوای گەورە، پایامەکی سەر ڕاستانە هەڵگرتووە، بۆ من پێشەوایەکە ئەتوانم پرسیاری لێ بکەم وەڵام وەرگرمەوە، پرسیاری شەرعی بنیا پرسیاری دنیایی لەسەر فکر و سیاسەتێک ئەڕوا، دوژمنانێکی زۆری هەن بەڵام لەسەر حەق ئەڕوا بۆیە وایە ئەمەی کە لە مێشکیا دروست بووە. طبعا هەر لە علمی نەفسی اجتیماعیە پێوترە نەظەریەت الرەجل العەظیم، یعنی تیۆری پیاوە مەزنەکە. لە مێشکیا وێنەیەک دروست بوو کە وێنەی پیاوە مەزنەکە کە لە مێشکە هەموو کەسێک نمونەیەکی وای لە مێشکە هەیە کە چێ پیاوی مەزنە، ئەڵێ ئەو کەسێک کە ئەمە سیفەتی بێت. طبعا فەرقەکە کە ئابراک لە کەلارە ئازایەتەکەی بەلاو مویمە، یەکێ لە سلێمانیە تەنزیماتی بەلاو مویمە، یەکێ لە هەولێرە خواپەرستەکەی بەلاو مویمە، یەکێک لە عەنا عەشایرە ئەدەبی کۆمەڵایەتی بەلاوە موهیمە، ئادابی کۆمەڵایەتی. هەر یەکێک لەمانە متفقن لەسەر کۆمەڵێک تەوەر، مەسەڵەن هەموومان ئەڵێن ئەبێت دیندار بین، بەڵام لە هەمان کاتە ئەم ناوچانەش کاریگەریان هەیە. کابراایك مەسەڵەن لە هەولێرە گەورە ئەبێ خوێنەوارە جامعی تەواو کردو چاوەڕێی خوێنن و تەعین بوونە، وەختێ چاوەڕێی دائیرە و تەعین بوونە چاوەڕێی موچێ، بەڵام کابراایك لە پێنجوێنە یا لە زاخۆیە تاجرە خریجی جامیعەشە بەس تەعین بوونی ناوێ، لە با بە خەریکی تیجارەت بین باشترەوە چییە چاوەڕێی موچێ ئەم دوو تاڵگوتە بکەی. ناوچەکان فەرقیان هەیە، عەشایرەکان فەرقیان هەیە، ئەمە بەڵام بە گشتی باشوور هەمووی فەرقی هەیە. کوردی باشوور هەندێک قیەم و دابوو نەریتی خۆی هەیە، کەسایەتیەکان تەسیری لە کەسایەتیەکان هەیە، هەروەکو کە لە ڕۆژهەڵاتە کەسایەتی خۆشیان هەیە و هەموو تەوەری مشتەرەکمان هەیە لە نێوانمانە، بەڵام لە هەمان کاتە چەند سیفەتێکی جیای ناوچەکان یا عەشیرەتەکانمان هەر هەیە.